سەبارەت بە ئەو کۆبوونەوە گرنگەی کە ئەمڕۆ بە سەرپەرشتی سەرۆک بارزانی کۆبوونەوەی لووتکە لە پیرمام بەڕێوە چوو بۆ کارەکردنەوەی کارەکانی پەرلەمان و پێکەنانی کابینەی دەی حکوومەتی هەرێمی کوردستان میوانمان هەیە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتر و گرنگی ئەم کۆبوونەوەی لەم کاتەدا بیکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کاک فەرحان جەوهەر شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە ستودیۆ لە لامان میوانە کاک فەرحان زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان. زۆر باشە کاک فەرحان بۆ خۆ دەزانی ئێستا تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست عێراق هەرێمی کوردستان بە کاتێکی زۆر هەستیاردا تێدەپەڕێ. من دەمەوێت بزانم گرنگی کۆبوونەوەی لووتکەی نێوان پارتی و یەکێتی لەم کاتەدا بە سەرپەرشتی سەرۆک بارزانی گرنگیەکەی لە چیدایە؟ بەڵێ زۆر سپاس. بەڵێ گرنگیەکی گەلێک زۆری هەیە وەکو باست کرد ئێمە لە کات و ساتێکی زۆر هەستاردان لە هەموو ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەرگرتوودا لەو ڕۆژهەڵاتە ناوەڕاستەی کە چاوەڕوان دەکرێت گۆڕانکاری گرنگی زۆر گەورە لەم مەنتەقەیە ڕوو بداتن بۆ خۆ ئامادەکردن بۆ ئەم گۆڕانکاریانە بۆ ئەوەی ئێمەش لە ئاستی ئەو گۆڕانکاریان چاوەڕوان کراوانەدا بین کە ڕوودەدا لە داهاتوودا بۆیە پێویست بوو ئەم کۆبوونەوەی بکرێن هەرواش کرا جەنابی سەرۆک بارزانی خۆی ئەم سەرپەرشتی ئەم کۆبوونەوەی کردووە بۆ ئەوەی لێک نزیک بوونەوە و گەیشتن بە یەک لە نێوان پارتی و یەکێتی زۆر خێراتر بکاتن و بە تەکیدیش ئەم کۆبوونەوەیش هەر بەو مەبەستە ئەنجام درراوە. زۆر باشە کاک فەرحان، سەرپەرشتیکردنی کۆبوونەوەیکی وا گرنگ کۆبوونەوەیکی لووتکە لە نێوان پارتی وێچێتی لەلایەن سەرۆک بارزانیەوە ئەو ڕاستیەی نەسەلماندەوە کە سەرۆک بارزانی هەم مەرجەع و هەم فریادڕەسی بۆ چارەسەرکردنی تەواوی ئەو کێشانەیە کە دێنە بەردەم هەرێمی کوردستان. نەک هەر ئەم کۆبوونەوە ئەمەی سەلماندووە پێشتری سەلمێنراوە و لە داهاتوو لە ئێستاشدا سەلمێنراوە کە جەنابی سەرۆک بارزانی سەمامی ئەمانی هەموو مەسلەی کووردە بە حقیقت نەک هەر لێرە لە هەر چوار پارچەی کوردستاندا و لە ناوچەکەش بگرە لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکەش فیگەرێکی زۆر گرنگە بۆ چارەسەری کێشەکان بۆ ڕوبەڕبوونەوەی مەترسیەکاندا بۆیە لە هەموو کاتێک لە کاتە هەستیارەکاندا لە کاتە پێویستەکاندا دەست بۆ ئەم لایەنە دەبدرێت کە جەنابی سەرۆک بارزانیە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆیە لەم جارەشدا لەو ڕوانگەی کە ئەم پرسە زۆر گرنگە و هەروەها پێویستە گەلی کوردستان خۆی حاضر بکە و یەک بێتن و حکوومەتی نوێ دابمەزرێتن پەرلەمان کارا بگرێتەوە جەنابیان خۆیان هاتە ناو ئەو پرۆسەیە و سەرپەرشتی ئەم کۆبوونەوەیە کرد بۆ بە ئەنجام گەیاندنی بێ گەیشتنی پارتی وێچێتی و پێکێنانی حکوومەت لە داهاتوودا. زۆر باشە کاک فەرحان، بۆ خۆشت باش دەزانی سەرۆک بارزانی لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان سێ دەستەواژی زۆر گرنگی بەکارێنە، یەک پەرلەمان، یەک حکوومەت، یەک هێزی پێشمەرگەی کوردستان. پێت وانە ئێستا تەواوی لایەنە سیاسیەکان جا ئەوانەی هێزی چەکداریانە یاخود نیانە پێت وانە دەبێ هەموو لایەنەکان لەم ڕاستیە تێبگەن کە ئەم سێ دەستەواژەیە دەبێ بە زووترین کات لەگەڵ دامەزراندنی حکوومەت ڕێک بخرێ و بکەوێت ئێمە نزیک بووینەتەوە لەم هەرسێ دروشمە گەورەی کە سەرۆک بارزانی ئەعلانی کرد و دەستیشی پێوە گرتووە و بۆ بەرژۆنی گەلی کوردستانشە ئەوە لە سەری ساڵی نوێ نزیک دەبینەوە لە یەک هێزی پێشمەرگەی کوردستان چیوە نەمایە چەند مانگێکمان ماوە یەک هێزی پێشمەرگەی کوردستان لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگە دەبێتن. ئەمە زۆر گرنگە ئەمە هەنگاوێکی زۆر گەورەیە کە گەلی کوردستان دەبێتە خاوەنی هەروەها لە پێکێنانی یەک حکوومەت و یەک پەرلەمانیشدا نزیک بوونەوە ئەم کۆبوونەوەش بە مەبەستی ڕێخستنی کارەکانی ئەو ئامانجەیە کە ئیعلان کراوە و دەبێ بگاتە ئامانجیش بە تەکیدیشە هەر بۆیە جەنابیشان خۆیان سەرپەرشتی کۆبوونەوەکانەکە لە نزیکەوە بە دوواداچوونیان بۆ ئەکا بۆ ئەوەی بگاتە ئەو مەبەستە و ئینشاءالله لە ماوەیەکی نزیکدا ئێمە دەبین ینی ئەم هەرسێ دروشمە ئەم هەرسێ ئامانجەی کە لە پێشتر ڕاگەیەندراوە گەلی کوردستان دەبێتە خاوەنی هەرسێ ئامانجەکەی بەدیدێتن. بەڵێ زۆر باشە کاک فەرحان، ینی ئێستا جگە لە کۆبوونەوەی پارتی و یەکێتی بۆ خۆ دەزانی دوو لایەنی گرنگی هەرێمی کوردستان و ئەرکە قورسەکە لەسەر شانی ئەوانە بۆ پێکێنانی حکوومەت پێت وانە دەبێ لەبەرەوەی هەرێمی کوردستان هەرێمێکە فرە پێکاتەی ئاینی و نەتەوەیی تێدایە پێت وانە ئەبێ خێرا لەگەڵ ئەوانیش دانیشتن بکرێت لەگەڵ پێکاتەکان بۆ ئەوەی
ئامادە بکرێن بۆ بەشداریکردن لە کابینەی داهەم. ئەمە مەسلەیەکی زۆر زۆر مەبدەئیە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە مەسلەی پێکهاتەکان بە هیچ شێوەیەک لە کاتێکی زۆر تنگانەدا لە بارودۆخێکی زۆر تنگانەدا لەگەڵ لە گفتوگۆکانیدا لەگەڵ حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق لە کاتی خۆشدا بە هیچ کاتێک نەفەرامۆش کراون نە لە بیر کراون داوای حەق و حقوقیان لەوێش کراوە بۆیە لێرەدا بە تاکید هەر هیچ منەتێکی تێدا نیە پارتی دیموکراتی کوردستان و هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هەمویان سوورن لەسەرەوەی کە ئەم پێکهاتانە بەشدارێکی کارایان هەبێتن لە بەڕێوەبردننی وڵاتدا و شەریکن لە بەڕێوەبردننی وڵاتدا هاوبەشن لەم وڵاتەدا لەگەڵ ئێمە بۆیە ئەمە بە کردار سەلمێنراوە نەک هەر لە قاوغی دروشم دەرچوە و بەکو دروشم نەوەتەوە ئەم مەسلەیەدا بۆیە لە دوای ئەمە بە تاکید ئەبێ پێکهاتەکانیش بەشدار بن نابێ فرامۆش بکرێن ئەبێ ڕۆڵیان هەبێت لە بەڕێوەبردننی ئەم وڵاتەدا وەکو هەر هاوڵاتێکی تری ئەم وڵاتە کە خاوەنی مێژوویەکەن خاوەنی ئەم وڵاتەنە لەگەڵ کووردا بەڕاستی کەواتە کاک فەرحانیانی کابینەی داهەمیش هەروەکو کابینەی نۆهەم کابینەیەکی بن کە فراوان دەبێت هەموو لایەنە سیاسیەکان زۆربەی لایەنە سیاسیەکان گەر نەڵێن هەموو و پێکاتەکانیش تێدا بەشدار دەبن لایەنە سیاسەکان تا ئێستا ئەوەی کە هەیە تەمان هەر تەنها پێم وابی لە ڕووی سیاسیەوە لە پارتی و یەکێتی دەبن بەڵام لە ڕووی فرەیی پێکهاتەی نەتەوەیی و ئاینیەوە ئەمە دەبێتە بنکەیەکی فراوان بە تاکیدی زۆر فراوان دەبێت کاک فەرحان دێمەوە سەر ئەم کۆبوونەوەی لووتکەی ئەمڕۆ یانە دەمەوێت بزانم گرنگی ئەم کۆبوونەوەیە و بە دیاریکراویش بە سەرپەرشتی سەرۆک بارزانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە چیدایە ماوەیەکی زۆر کەمی ماوە کە ئێستا بانگەشە مانجی دەست پێکە مانجی یانزت بەڕێوە گرنگی ئەمە پێمە ناڵێ هاودەنجی هاوسەنجی یەکڕایی بەڵێ ئەتوانین ئەگەر هاتو پەرلەمان کارا بکرێتەوە و بەرەو پێکێنانی حکوومەتیش بچین ئەگەر بکەویتە دوا هەڵبژاردنش بەڵام هێلە گشتیەکانی دیار بن ئاسۆیەکەی زۆر ڕوون دەبێتن ئەمە دەبێتە دەستکەوتێکی گەورە و بۆ ئەوەی بینای لەسەر بکەین لە بەرامبەر بەغداشدا و بچینە ناو هەڵبژاردنەوە بە یەک گرتووی دەستکەوتی باشیش لە بەغداش بەدەست بهێن یان دەبێتە بنەما و سەرەتایەکی زۆر زۆر گرنگ بۆ ئەوەی ئێمە بازێکی گەورە بدەین لە بەغداشەوە زیاتر دەستکەوتەکان بۆ گەلی کوردستان تەسبیت بکەین و ئیستحقاقاتی گەلی کوردستان زیاتر بچەسپێنین بە هەڵوێستێکی یەکگرتووانە بچینە هەم ناو هەڵبژاردن و هەم داواکاریەکانمان لە حکوومەتی نوێی داهاتووی بەغداشدا و هەروەها بەشداری گەلی کوردستان بە شێوەیە کە شەریک بێتن نەکە وەکو هەموو جارێ بەشداری پێ بکرێتن و یان ئەمە بێتن وا دەکاتن ئێمە ئەم جارە دەبێت لە حکوومەتی بەغدا خاوەن بڕیار بین شەریک بین هاوبەش بین بەو مەرجە بەشداری بکەین لە حکوومەتی بەغدای داهاتوودا بۆ ئەوەی چیتر نەتوانن ئیستحقاقاتی گەلی کوردستان مافەکانی ئێمە بنەما مادە دەستوریەکانی تایبەت بە گەلی کوردستان فرامۆش بکرێن و هیچ گرنگیەکیان پێ نەدرێتن بەو شێوەیە کە لە ڕابردوودا هەبووە زۆر باشە کاک فەرحان دوای ئەم کۆبوونەوەی ئەمە کۆبوونەوەیکی گرنگ بوو بۆ خۆ دەزانی کە بە سەرپەرشتی سەرۆک بارزانی بوو ئیتر کەواتە هەنگاوی یەکەم و نزیک کارەکردنەوەکەی پەرلەمان دەبێت و بۆ دواتریش بڵی کە حکوومەت کابینەی بەڵێ بە تاکید خۆی لەبەرەوەی لە ماوەی سیاقاتی هەیە ماوەی سیاقاتی قانونی هەیە حکوومەت بۆ پێکێنانی حکوومەت بە تاکید ئەگەر لەم ماوەیەدا پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و کە دەست بە کارەکانی بکرێتن لەو ماوەیە کە ئیشوکار بۆ پێکێنانی حکوومەت دەکاتن بە تاکید گرنگە ڕەنگە بچتە دوای انتخاباتەوە چکە ماوە قانونیەکەی لەبەردەست نابێتن بۆ پێکێنانی حکوومەت بەڵام بە تاکید یعنی ئەگەر هاتو پەرلەمان کارا کراوە لەو ماوەیەدا بە تاکید پێکێنانی حکوومەت زۆر زۆر ئاسانتر دەبێت چکە لەگەڵ پێکێنانی کاراکردنەوەی پەرلەمان بە تاکید خەریتەکە وازح دەبێت خەریتەی پێکێنانی حکوومەت یعنی ئەوان ئێستایانەوەی بگەنە خەریتەیەکی نەخشەیەکی ڕوونیان لەبەردەست بێ بۆ پێکێنانی حکوومەت بۆیە دواتر پەرلەمان کارا بکەنەوە بۆی کە پەرلەمان کارا کراوە هیچ ئاستەنگێک بۆ پێکێنانی حکوومەت دروست نەبێ لەو ماوە قانونێک کە دیار کراوە مانگێک کە دوای ڕاستپاردنی سەرۆکی حکوومەت لەلایەن سەرۆکی هەرێمەوە و دەستنیشانکردنی لەلایەن پەرلەمان و ڕاستپاردنی لەلایەن سەرۆکی هەرێمەوە دەبینی مانگێکی لەبەردەستە بۆ پێکێنانی کابینەکەی ڕەنگە لە ماوەیە کەمتریش بتوانیتن حکوومەتەکەی پێک بهینیتن بەتابەتی ئەگەر لە کاتێکدا ئەوان لەم کۆبوونەوانەی داهاتوودا نەخشە ڕێگایەکی تەواو ڕوونیان لەبەردەستا بێ بۆ دڵنیاشم لە کۆبوونەوەکانی داهاتوودا هەموو ئەم پرسانە بە شێوەیەکی زۆر یەکلاکەرەوە چارەسەر دەکرێن و نەخشەی ڕوونی پێکێنانی حکوومەت دیاری دەکرێت ئەو جا دەست دەبن بۆ
کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. زۆر باشە زۆر بەڕێز کاک فەرحان جەوهەر شرۆڤەکاری سیاسی گەلێک سوپاس زۆر سوپاس بۆ بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش بوویەوە. خۆش